ئازان و خۆشەویستان ئەمڕۆتان شادوم کاتتان باش. من شەماڵ عەلیم و ئێوە بینەری بەرنامەیەکی تری دیالۆگی هیوان. ئەم بەرنامەیە وەک لە ناونیشانەکەیە بینن سەبارەت بە قورئان سووتان لە ئەوروپایە لە سوید بە تایبەتی. ناونیشانەکەشی قورئان سووتاندن لە ئەوروپا لە نێوان ئازادی دەربڕین و جەنگی فاشیستەکان. ماوەیەک لەوبەر لە هەفتەی ڕابردووە لە ڕاستیە لە ڕۆژی شەمەی هەفتەی ڕابردووە پاڵودان کە ڕاسیستێکی دانیماشی سویدیە لە بەردەمی سەفارەتی تورکیایە قورئانی سووتان و یەکەم جاری نەبوو کارە بکە، بەڵام ئەم کارەی ئەم جاریان بوو بەهۆی دەرکەوتنی دیاردەیەکی هەڵتۆقی و لە سیاسەتی نێودەوڵەتیە بەڕاستی هەم لە تورکیا خۆپیشاندانی زۆر کرا، هەم ئیسلامیەکان لەگەڵێک لە وڵاتەکانە خۆپیشاندانیان ئەنجامدا و سەرنجام باسەکە بوو بە باسی گەرمی میدیاکان، تایبەتی میدیاکانی سوید لەم بابەتەوە زۆر هەواڵیان گواستەوە و زۆر باس و بابەت سەبارەت بەمە پێشکەش کرا. یەکێک لەو شتانەش کە پەیوەست بۆتەوە بەم دیاردەیە و کردوی بە دیاردەیەشی زۆرتر و زیاتر گەرم و گۆڕ لە هەواڵەکانە ئەوەیە کە ئەم بابەتە ڕاستەوخۆ پەیوەست بووە بە ئەگەرەکانی بوونە ئەندامی سوید لە ناتۆیە کە دیارە تورکیا وەک زانراوە و بیستراوە ڕایگەیانوە کە دوای ئەم قورئان سووتانە لە بەردەمی سەفارەتی تورکیا لە ستۆکهۆلم سوید ناتوانێت لە هیچ پشتیوانەیەکی تورکیا بەهرەمەند بێ بۆ بوونە ئەندامی ناتۆ. باسەکە باسێکی گەرمە و لەگەلێک لایەنەوە تاوتێ کراوە، لەگەلێک لایەنەوە قسەی لەسەر کراوە. ئێمەژەم شەو پێمان خۆش بوو، من و هاوڕێم بەکر ئەحمەد سەبارەت بەم باسا بەرنامەیەک پێشکەش بە ئێوەی ئازیز بکەین. وەک لە ڕاگەیاندنەکەشە ئاماژەم پێداوە ئەوانەی کە ئارزووی بەشداریان هەیە لەم بەرنامەیە ئەتوان بە ڤیدۆش بەشدار بن بۆ ماوەی چەند دەقەیە کە ماکس 5 دقە زیاتر نا ئەکرێ لە ڕێگەی لینکێکی تایبەتەوە کە بۆیانە نێرێت بێن لە ناو ستۆدیۆوە بەشداری ئەم گفتوگۆیە بن. هەر کەسێک ئارزووی ئێوەی هەیە توانێ پەیامێک بۆ من بنێرێت لە ڕێگەی ماسنجەرەوە بۆ ئەوەی لینکەکەی بۆ بەڕێ بکەم. بەڵێ بەکر زۆر سوپاس ئەم جارەش هاوکانی بۆ پێشکەشکردنی ئەم بەرنامەیە، سپاس دەکەم کە ئەم ئەرکەت قبوڵ کرد. سپاس شەماڵجان، ئێوارێکی خۆش. ئێوارێکی خۆش بۆ تۆش هەر بژیت. بەکر باسەکە ئێمە وامان ناونیشاندانەوە لە نێوان ئازادی دەربڕین و جەنگی فاشیستەکان. ئایا قورئان سووتانن بە بڕوای تۆ چێتە چوارچێوە ئازادی دەربڕینەوە یا مەگەرە چێتە چوارچێوەی ئازادی دەربڕینەوە باسەکە چۆن تاوتێ بکرێت چاکەوە، چۆن لێکی دێنەوە؟ ئایا ئەمە کردەوەیەکی ئەبێ ڕێگە پێدراو بێ یاخود دەبێ یاسا قەدەغەی بکە و دیارەکە یاسا قەدەغەی بکەوانەی کە ئیکە نەبێ سزا بدرێن یاسا ڕێگەی پێدات و کارێکی یاسایە ئەمانە ئایا هەڵسەنگاندنمان بۆی چێوە لە چ سیاقێکە ئەتوانین بووی بڕوان؟ فکە ئەگەر ئیتە سەر ئەوەی کە پێڵێن ئازادی بەیان کە نزیکترە لە ئازادی ڕادەربڕین یا دەربڕین، ئازادی بەیانە لە قانونی سویدا لە 1970ەکان و سەبت کراوە، یەکێکە لە بنەما گەورەکانی لە گروند لۆگی پێڵێن ئەنچی لە یاسا ئاساسیەکانی دەوڵەتە ئینسان ئازادە لەوەی کە ڕەخنە لە چی ئەگرێ و چی ئەکاو چی بیکا و بیکات. ینی ئەمانی تر لە قانونە هەیە، ینی هەم ئەو شتاگەر زۆر مقدسە وەکوەیە کە قورئانە، ئەنجیلە، ئەو شتانی تر کە مقدساتێکی زۆرن هاتووە سەبت کراوە، تازە بەشێکی کولتوری بنەما یاساییەکان و بنەما ئازادە فەردەکانی ئینسانە. بەڵامی تر ئەوەی کە من ئەمێ بیڵێم ئەم مەوزوعە لەوە دەرچوە شتێک بێ ڕەبتی بە ئازادی بەیانەوە بێ کە ڕەنگە ئەمە مەغزای قسەباسی من و تۆ بێ لەم ڕۆیە ئازانی بۆ چونکە ئیتر کەسێ نییە هاتۆ ئازادی خۆی بەیانەکە کە من ئازادم قورئان بسووتێنم و دەرەنجامەکانی ئەم شتە بە جۆرێکە کە لەوە گەورەترەکە لە ئازادی بەیانە بە شوێن تەفسیرەکانی ئەو گەڕی
ینی بەعزە ڕوودا هەیە بەعزە ڕوودا هەیە ئینسان ناتوانێت بە مەجموعەیە شتی بەسیتی لۆکاڵی سەرنجی بە من چاوتان بۆ هێن ڕاکێشمەوە بۆی لێوە بێ مۆسەرە مۆزوعە سێرکەن جەدەلێکە لە شەڕی یەکەمی کەنداوی عێراقا دروست بوو ئەو بووکە هەمومان پێمان خۆش بوو ئەمریکا پەلاماری عێراق باچکویان کورد شتێکی بەنسی دەبێت وا بوو بەڵام شەڕی یەکەمی کەندا و وەرچەرخانێکی گەورە بوو لە سیاسەتا کە ئیتر بۆ یەکەم جارە نیزامی نوێی جیهانی دوای شکستی شەرق تێگەشکێ دنیا بەرە و میلیتاریزەکردنێکی سیاسەتی ئەمریکا و یەک باڵی ئەمریکا ئەڕوا کە ئیتر لە دوورترین وڵاتێکی قوتبی شیمالیە و بگرێ بۆ جنوبی ئەفریقا بۆ ئەم پڕۆپەری دنیا بە شەڕی کەندا و بارگاویە بوو پێگەی یعنی ئێمە لە شەڕی کەنداوە باڵخانمان بینی شەڕی کۆسۆڤۆمان بینی شەڕەکانی تری دەوروبەری ناو جمهوریەتی سۆڤێتمان بینی دنیایەکی خوێن هاتە سەرکار ڕێک هەر لەسەر شەڕی عێراق بوو ئیتر تۆ ناتوانین بڵێ کورد ڕزگارە بە ڕزگاری نایە چاوی دەرێ کورد ڕزگارە بە ڕزگاری چییە لە چاوەیە کە دنیا ئەسووتەیە بەم پێشپەکتیڤە ینی بەم نیگا بچووکە ناتوانین لە ئازادی کوردەوە لە شەڕی کەندا بڕوانی ئەوەی من کە ئێستا پێی گەشتوم ئایا پاڵۆدان مافێتی قورام سووتێن مافێتی بەڵام لە چ زەرورەتێکە ئایا مافەکە دوو فاشیزمی یاوەتە بەر یەکتری ئەمە چ مافێکە من و تۆوەکو هاوڵەتێکی عادی کەسێک کەڵک لە مافی ئازادی وەرگرتنی خۆی وەربگرێ چ ئیسفادەیەکی هەیە کە دنیای فاشیزمی ئیسلامی لەم بەرەو فاشیزمی ڕاستیزمی ئەوروپی بە ڕاست و چەپەوە هێناوەتە سەر سەحنا تێگەی کا لێرەوە سەیری بۆکەی ئیتر ئازادی بەیانی پاڵودان جێگەیەکی نامێنێتەوە ئەگەر لەباری قانونیشەوە ڕێپێدرا وەکو پێم وتی ئێمەژە بێ کوردستانانیە قورئان سووتێنین قورئان سووتانە بۆ نامەچم لەبەر مزگەوتی گەراگەڕی تێبەرم قورئان ئەگەر توێ بیسووتێنی بڕۆ نەقد لە ناوەڕۆکەکەی بگرا ڕەخنەیەکی گڕن سووتێنەری لێ بەکەیتر بەو خەڵکەڵی با بەدوای چی کەوتویت پێگەی بەبەسمۆیە ئەم نەقدا ئێمەژە بێ بکەین لە کوردستانە بەڵام ئەم حاڵەتی کە ئەمریکا فاشیستەکە جەسێت کەسێ بەدبەختێکە فاشیسمێک هاتووە کەسێکە هەموو ئیش و چالێکی حیزبێکی هەیە دوو کەسی هەیە بەس یەک شتێکتر پێشەوەی بێمە سەرەوەی چۆن و چۆنێ بە ئەم مێژە بجێڕینە بۆی خەڵکێکە لە سویدانێ بزانێت کە ڕووداوەکان چۆنە زۆر باش ویستمەوە پێشنیارە بکەم با هەنگاوچینە پێشەوە سەرەتا ئەم دیاردەیە چۆنی هاتە پێش هەمومان نەزانین سویدێ بچێتە ناتۆوە و 27 دەوڵەت لە دەوڵەتەکانی ناتۆ ڕاتیفیسیشنیان کردەوە قبوڵیان کردو لە پەرلەمانەکانە بەڵێ سوید بوو بە ئەندامبووری ناتۆ ئەندامبوو لە ناتۆی ئەوەیە کە ئەم 28 دەوڵەتە شوێنەکەم ویان لێ بڵێن بەڵێ کەیسی چوونە ناتۆ کەیسی چوونە ژوورەوەی سوید بۆ ناتۆ ئەبێ بە پەرلەمانی وڵاتانەیە بڕۆ و لەسەر پەرلەمانی لەسەر مێزی پەرلەمانی تورکیا و تورکیاش زۆڵە بەتەمایەوەیە کە بەرژەوەندی پۆینتی سیاسی خۆی بەدەست بێنێ هەر لە یەکەم ڕۆژ ئەمە دیار بوو کە کەیسی چوونە ژوورەوەی سوید بۆ ناتۆ لەسەر مێزی پەرلەمانی تورکیا ئەبێ بە کەیسێکی انتخاباتی داخلی تورکیا ینی ئەردۆغان بۆ ئەوەی پیشانی دەرەوەی خۆی بە ئەبێ ئەمە بکە ئەمەوان لێ بکە وردە نەقدێکی زۆری هێنا و مەجموعەی شەرتی هێنا کە لەسەری کووردا شکێڕایەوە کە ویشەوە بووکەیتر بە هەموو شێوەیە کورد تێروریست لە قەڵەم بە کەسانێکە داوای لە جوئی سیاسیان کردووە لیستێکی درێژ لە ناوی گەورەی کەسانی سیاسی کورد و تورکە هەڵاتون و لە سویدانە بێ بنێڕێنەوە یعنی خەڵکی سوید عادی کەسانێکە زۆر سەرۆکارە لەگەڵ سویدانیان و خەریکە خۆمە ڕوتەکەینەوە بۆ ئەردۆغان کە واشیان کرد پێگەی یعنی مەجموعەی خەڵکیان ناردەوە و ئیتر ئەردۆغان بە سەرکەوتنێکی گەورەی لە قەڵەمە لەم بینەیە گروپی کۆمیتێ ڕۆژاوە خەڵکانێکی ئەکتیڤن لە ئەنگرانێکی زۆری سویدیان هەیە کە پێشمەرگەم و لە ناو هێرزی لەشکری یەپەگەیە ئەوانیش ئەکتیڤن دەستان کرد بە چالاکی سیاسی دۆکە پێڵەن بە سویدی بوشێکی گەورەی ئەردۆغانن وەکو مۆسۆلین لە بەردەم محافظەی ستۆکۆڵما لە بەردەم بڵێن دەرگای هاتنە ژوورەوەی کۆمونی ستۆکۆڵما هەڵواسی داروبەردی خۆپیشاندانەکانی ستۆکۆڵمان کرد بە عالەمی پەکەکە و ئەم ئاکشنە کە بە زدی ئەوەی کە ئیتر خۆ ڕوود مەکەرەوە بۆ ئەوەی کە چتە ناتۆوە بەس خۆ بکە بەوەی کە بە فەرشێک و ئۆردۆغان بەسەر تا تێپەڕێ و لەسەر کەیسی کوردەکان ئەم هینە ئاوە عادی تێمەپەڕێنە ئەم ئەکشنە بەلایەن ڕاستی سویدەوە لایەن ڕاستی سویدەوە تەکید لەمەکەرەوە بە محاولەیەکی گەورەی تێکشکاندنی نەچوونە ناوەوەی سوید بۆ ناتۆ سەیری کرا
لە ناو سویدیشان دەنگێکەیە لە بۆ ناتۆ نامانە بچین ناتۆ پێویستمان بە ناتۆ نییە و ئەم ئاکسیۆنەی کوردەکان و چەپی سوید و ئەمانە بە ئاکسیۆنێکی بەهێز بوو کاردانەوەی گەورەی پیشانە لە تورکیا دروست کرد لە پاڵیا ڕاستی سویدیش ئەیویست تەدەخولێ لەم کارێکە تێگەی نەنە بەرابەر نەچوونە ژوورەوانە ڕەنگە بێعەقڵێکی تیا بوو بێنەوە لەوەی کە ئەگەر چەپ ئەم ناڕەزیاتی هەیە ئێمەش ئەبێ لە ڕاستەوە ئاکسیۆنێک بەرامبەر ئەم حرەکەتە بێ ئەو کاتە کەسێکی ناوی شانگ فریکا یەکێک لە ئەندامی تەحریری یەکێ لە ڕۆژنامە ڕاستیستەکانی سویدەکە سویدە دیموکراتەکان بەڕێوێ بن تەلەفۆنەکە پاڵۆدان ئەمە ئێستا وەکو نهێنی هاتوۆتە دەرەوە کە شاتی وەتسئاپەکە خراوەتە سەر نێت لە سایتی چێترە هەیە تەلەفۆنەکە کە تۆ بە تەمانی ئاکسیۆنە بکەی لە بەرامبەر نەهات نەچوونە ژوورەوەی سویدا بۆ ناو ناتۆمانە و کوکە چێکە ئەوی ژەڵ بەس پارەم پێ نێ بێن بۆ هین بۆ سوید لێکەوە چی بکەن چی نەکەن ئەڵێمە بیتاقەی سەفەرەکە و بۆ بڕین وەڵا باشتر وایە قورآن لە بەردەم سەفارەتی تورکیا سووتێنین سێرکە تا ئێرە ڕێکەوتنی دوو ڕاستیستە بەشێک لەم بەر بەشێکی لەو بەری پردەکەوە ئێرە ئەماکەن بەس ئەوەی کە نابینرن کۆنسکفێنس و دەرەنجامەکانی ئەمەیە جا ئێستا واز لەوە بێنە نەزەراتێکی بۆ ئامەرە هەیە خەڵکێکڵێ باشە خوڕەنگە ئەمە هەر ئەوە نەبوو بێ و ئامەرەیە بوو بێ سوید نەچێتە ناونەوە چێڵێ رووسیا لە پەشەمەوە نییە چێڵێ ئەردۆغان دەستی درێژی پۆتینیەوەم کارەی کردبێ چ هێزیشتر لە پشت ئەمهینەوەی ئاوا کاتێک دەرەنجامەکانی لەو بەرەوە زۆر توم نەکەوێتەوە ئەمە حقایەتەکەیە ڕاستی سوید بەڕێی من زۆرین گەمژانەی ناولێنەی ڕاستی سوید ئەو ڕاستە فاشیسمی لەگەڵ هێنا نییە بۆکو چەپ زدی ناتۆ نییە یعنی تێگەی ینی خۆی بەشێکە لە حکومەت خۆی بەشێکە لە حکومەتی ڕاستەکان ئێستا ئەم مێژوو ئاوایە دەرەنجامەکانی بەو شێوەیەگە کە ئیسلامی سیاسی لە ئەفغانستانە بگرێت کورە بۆ عێراق و ئاخر تۆ چ مشکلێکتە عێراق بۆ عێراق بۆ جەماعەتی مختەسەدا بۆ ئیسلامی سیاسی لە میسر بۆ ئەزهەر بۆ چۆکی لە کەیسی ڕۆشتی زیاتر لە کەیسی ڕۆشتی زیاتر ئێتە سەر جادە و ئەڵێ ئیهانەت بە موسڵمانەکە کەسێرکە ئەمە ئیتر کارێکی وای کردو بە جۆرێکی تەرەگە فاشیزمی ئەمبەر بەهێز بۆ لە بەرامبەریا لەو بەرەوە نییە ئیتر هێزێکتری تاو فاشستی هاتۆ نییە سەنگەرەگرێ یان توێستی دوای هێزێک لە تورکیا گەریمان یەپەگا هەدەپەی ناوچی ناو حیزب ئەمیر دەمیرتاش شانسی سەرکەوتنێکی زۆری هەبوو کە هێزی رادیکال پێشکەوت و خواست هۆمۆسێکسوێلەکان ژنان کوردەکان چەپی تورکیا لە دەوری کۆبوونێتە شانسێکی زۆری بێتە ناو پەرلەمانەوە بەڵام کەیسی خۆران سوتانەکانی هین زەربەیەکی انتخاباتی ناو تورکیایەوە کابرا گەبڕاشی بە قوڕە سوتان نەبە لە بەرامبەر ڕێئی داخلی تورکیا ئەبێ بڵێ ئەڵێ نابێ خۆران سوتێنی تێگەی یعنی تۆ عەمەلی ڕاسیستێکی سویدی بلیتی سەرکەوتنی انتخاباتی تورکیا تێدە سەردۆغان ئەمە وەکو بەشێ لە دەرئاجامەکەن بەڵام ئایا من و تۆیەک خەڵکانەکەن لەناو ئێمە ڕەنگە لە سایتی ئێمە خەڵکانی چەپ و خەڵکانی ترعادی پێیان خۆشە با بیسووتێنن ئخکاکە پێم وتی تۆ ئەبێت لە چ سیاقەکە ئەمە بینی من پێشووتر لە مقابلێکتر لەگەڵ تۆیە پێم وابوو چەپی ئێران بەوەی کە وڵاتێک لە بەرامبەرایەتی جمهوری ئیسلامی ئێرانە جمهوری ئیسلامی ئێران لەسەر حیجاب پایەکانی دەوڵەتی خۆی دامەزانەوە کە ئاپارتایدێکی جنسی دانە و نیوەی مەملەکەتەکەی لە چەگار کردووە زۆر ئاسی چەپێکی ئێرانی خەڵکێکی مەدانی ئێرانی خەڵکێکی سەکولاری ئێرانی حیجاب سووتێنێ کاریگەریە بێت تێگەی کاریگەری حیجاب سووتێنی و ئەم دابی حیجاب سووتانە لە شەقامەکانی ئەوروپای بوو بەشە لە کاروکردەوەی هێزە چەپەکانی ئێران لە پێشەوەیان حیزبی کۆمیسیکارگەری ئێران لە مالمەیە کەیچێ لە شارە گەورەکانی سویدە تۆ لە مالمەیە حیجابە سووتێنی لەو بەرتەوە ڕاستیستەکان حیجابە سووتێنی کە ڕێکان لەسەر ڕەشە خۆ لێرا هەبێ بزانی هەی نا بەڕاستی من پێم خۆشەوە بڵێم جارە سەرەتا من بەر لەوەی کە قسە لەسەر ئەم بابەتە بکەم بە تایبەتی ئەم مەوزوعی کتێب سووتاندن ئەگەر چی کتێب سووتاندن لە تاریخە هەمیشە کردەوەی دەسەڵاتداران کردویان هەمیشە دوژمنانی نووسین و دوژمنانی بڵاوکردنەوە دوژمنانی دەربڕینی ئازادانەی بیرروبۆچوون کردویانە ئەنی خۆی کردەکە لە ئەساسە ناچێتە چوارچێوەی ئەچێتە چوارچێوەی مەنعکردنی ئازادی دەربڕینەوە نەک یان کردەی سووتانن ئەڵێ سووتاندنی کتێب ئەڵێ کردەی سووتاندنی کتێب لە ئەساسە ئەچێتە
چوارچێوەی مەنعکردنی ئازادی دەربڕینەوە نەک دەربڕینی ئازادانەی بیر و بۆچوون. بەڵام لەم مەسەلە دیاریکراوەیە وەکو کتێبێکی پیرۆز وەکو کتێبێک کە لە زۆر جێگا فەرز کراوە بەسەر خەڵکاوە، لە زۆر جێگا قوانینەکانی و یاساکانی دەست و پێی کۆمەلگاکانی داگرتووە یاخود ئەو شتانەی کە لەو نەسانەی لەویان نووسراونەتەوە بوونەتە بنەمای دەرکردنی حکمی ئەعدام، کوشتنی خەڵک، قەتڵ و عامکردنی سوزانم ئەوانەی کە لە دژی بیر و بۆچوونی دینین، ینی ئەنوا و ئەشکال شتی لەم بابەتانەی تایە کە ئەم کتێبە کتێبێکی چۆن بڵێن بەری نییە، کتێبێکی بێ تاوان نییە، کتێبێک نییە لە مێژووە بەدەست دیکتاتۆر و مستەبیدەکانەوە نەبوو بێ هەر کاتێکە ویستوانە خەڵک کە لە پاچەکەن و خەڵک کۆمەڵ کوشکەن لە هەرچی کۆمەڵ کوژیەکانی ناوچی خۆرهەڵاتی ناوەڕاستە هەیە ئەم کتێبە بەرز کراوەتەوە لە ئەنفالەوە بیگرە لە کوشتارەکانی نێوان شەڕی نێوان ئیمارەتەکانی دەوڵەتەکانەوە بیگرە لە پەلاماری سەفەویەکان بۆ سەر عوسمانیەکان بۆ سەر سەفەویەکان هەردووچیان بۆ سەر خەڵک لە هەموو ئەم جێگانێ لە هەر شوێنێکە کە تۆ شەڕت بینی بێت و کوشتارە بینی بێ ئەم کتێبە بەدەستەوە بۆ بەدەستەوە ژیراوە. بەڵام لێرەیە سووتاندنی ئەم کتێبە بە معنایە ممکنە تعبیر بێت لە دەربڕینی ئازادانی بیر و بۆچوونی کەسێکە ئەوێت ناوروچی کتێبە خاتە ژێر پرسیارەوە. من لەم بابەتەوە شتێک ناڵێم، ینی من ناڵێم ئەمە وانە یاخود ئەمە ئازادی دەربڕینیە، بڵێ ئازادی دەربڕینەوە ئازادی دەربڕینێکە کە لەسەر بنەمای ئەوەش مانای وایە و کەسێکم کاراکە نابێ بخرێتە زیندانەوە، کەسێم کاراکە نابێت سزا بدرێ، ئەو کەسێم کاراکە کارێکی زۆر زۆر شێوازێکی دیاریکراوی لە دەربڕین هەڵبژاردووەکەەوەم چینە قبول نەبێت لە لای من و تۆ لەوانەیە ئێستا پێمان خۆش نەبێ هیچ تێکسێنین نەک تەنها کتێبێک و ئەوانە من ڕۆژگارێک مەسەرەن ئاڵام سووتانوە عەلەمی ئەمریکام سووتانوە، بەڵام ئێستا بێتە پێشەوە ئەو کارە ناکەم. ڕۆژگارێک مەسەرەن عەلەمی سوزان ڕسمی فڵانە کەس و فیسارە کەسم خستۆتە ناو ئاگرەوە سووتانومە، بەڵام ئێستا بێتەوە کارانە ناکەم لەبەرەوەی کردەی سووتان بە کردەیەکی بەجێ نازانم، بەڵام ئەمە شێوازی هەڵبژاردننی منە بۆ تعبیرکردن لە بیر و ڕان کە ئەمەی تیانی ئەم شێوازی تیانی وڵام کەسێکم شێوازی تیانە من ناتوانم پێی بڵێم کەسە تاوانی کردو بیخێتە سیدرۆم. ئەمە هەموو بووترێ لە سەرەتایە نانەخۆ من مشکلم نییە ئەمە هەموو بۆ دەلیلە شەکە پاڵۆدان حکمی نادرێ پۆلیس حیمایەکە نابێ ئەسڵ نەک نابێ حکوم بدرێ ئەسڵ نەبێ حیمایەتیشی بکرێ ئازادی دەربڕینی ئەوە بێ حیمایەت بکرێ بە شتێکی کێ بەڵام لەم سیاقەیە لەم دۆخەیە کە ئێستا هەیە شتێکی تایبەتە ئەمە باسەکە هەرەوە نییە کە ئەردۆغانی ئیزعاج کردووەمانە منم جاریان زۆر زۆر زیاترم پێ ناخۆش نییە من جارەکانی تر ئەسڵەن زۆر پێی برینارە بوو وەکو کەسێکە لە ناوچەیەکە ئەژیم کە خەڵکی سەرڕەشی تایە و خەڵکێکی تایە کە خۆی بە موسڵمانە زانێت خەڵکێکی تایە ئەم کتێبە ئینەکا و ئەیان بینم مەسەلەن ژنان دانیشتون پۆلیس دەوری هینی گرتۆ دانیشتون ئەگرین ینی ناڕەحەتن بێزارن پیاوان ژنان بێتاقەتن لەم ناوچەیە وە چۆنی تەرجمە ئەکرێ لە لای ئەمان کە خەڵکانێکن کە پەراوێز خراون لە کۆمەلگای خەڵکانێکن کە بێکارن خەڵکانێکن کە لە ڕووی ئیمکاناتی ژیانەوە ئیمکاناتێکی زۆر مەحدودیان هەیە بۆ نمونە پاڵۆدان هات لە گەڕەکی هوسبی قورعانی سووتان معلومات گەڕەکی هوسبی لە 136 ئیفلاسی کردووە لە ڕووی باقیەوە عین لە 136 لە کرۆنۆفۆگدنە ئەوە ئیحسایاتێکە کە معروفە ینی ئەم لە هوسبی لە 136 ینی باقیەت فلس قەرزی پێ نادا لەبەرەوەی ئەسڵەن ئیفلاسیان کردووە وەکوی ینی چوونە قاینەی ڕەشەوە ئەم خەڵکی ئەم ناوچێن هەژارن بێکارن نەدارن لە هەموو ناحەیەکەوە هینە ئەم باسە لە لای ئەوان وا تەرجمە ئەکرێت کە تعدایە لە کەرامەتیان تعدایە لەو شتانەی کە پێشیەوە بەستونەتەوە لەو شتانەی کە پێیان وایە کە ئەمە بیر و بۆچووی ئەوانە دروست یان نادروست ئەمە تەسویری ئەمانە ئەمەی کە پاڵۆدانی کرد لەو ناوچانە بەڕاستی جێگای هین بوو جێگای ناڕەحەتی بوو بۆ من ئەگەر چیاڵێم لایەزا لە بێ دیتایلێکە بەڵام من بەش بە حاڵی خۆم کە هیچ کاتێک لە هیچ خۆناغێکی ژیانمە هیچ کام لەم شتانم بوو مقدەس نەبووە من بەم حاڵەتە
ناڕەحەت دەبووم، نیگەرانە بووم، ئەم بینی کە خەڵک شتێک ئەشکەنجا چێژە بەدەستەوەی کە ئەم کارە ئەکرێت. ئەم جاریان زۆرتر وانە، بەڵامە بێ مەسەلەکە وە گوتم هەموو ئەم کاری پاڵۆدان ئەوەی ڕابردووشەوەی ئێستاشی بخرێتە سیاقە واقعەکەیەوە. سیاقە واقعەکەی ئەوەیە سووتاندنی قورئان لە شاری ستۆکهۆڵمە هەڕەشە نییە لەسەر ئیسلام وەکو دین، هەڕەشەیە لەسەر موسڵمانان، تعداکردنە لە ئەوانەی کە خۆیان بە نازانن. باشە ئەمە ئەو تێگەیشتنەیە کە من بۆیم هەیە و بۆیە من ئەمەم پێ کارێکی ناڕەوایە، بۆ پێم وایە کارێکە کە من بۆ خۆ شخصەن ینی ئەسڵەن بە هیچ جۆرێک قابلی قبول نییە بەلای منەوە. بەڵێ ئەمە ئازادی دەربڕینەوە ئەوانە لە ڕووی قانونی و ناڵێم، بەڵام وەکو ئەوەی کە ئایا ئەمە چ موقعیتێکی هەیە لە دیرگا و بۆچووری منە، ئەوڕای من بەر لەوەی کەوا ڕەخنە بێ، بەر لەوەی کەوا هەوڵ بێ بۆ لابردنی قودسیەت لەسەر دین و لەسەر ئیسلام و ئەوانە باسەکە زۆرتر پەلاماردانی مسلمانانە بە خاتری دینەکان، پەلاماردانی بەشەرەکانە و بەشێکە لەو سیاسەتە ڕاستی کە ممارەساکرێت. بەم معنایە من ئەمەی لێ تێگەم لە قورئان سوتان. ئێستا بەشی یەکەمی و کاردانەوەکانیشی ئەو جاسێرکە تۆ ئەگەر وەکو کەسێکی ڕاستیستیش پەلاماری کەسێکی عادی بێ کە پێی وایە مسلمانە پێی ناخۆشە، هێشتا قبول نییە وەکو ڕاستیست گاڵتە بەیە چێ بکە کە ئینتیمای دینەکەیسی خۆ هیچ نەبێت بنەما سەرەتایەکانی دیموکراسی ژەما پارێزێت، تۆ بۆ نییە بێحورمەتی بە کەسێ بکەی لەبەرەوەی مسلمانە ڕای بەوە هەیە. مشکلەکە لە یەکەم جارە ئەوە بوو کە کاردانەوەکان ئەو کاردانانەی کە لە ئەوروبر و شارەکانی تری سویدا لە بەرامبەر سوتانەکانە ڕویا بەچێکی گەنجان بوون ڕاستەوێت بەشێکی ئیسلامی سیاسی لە پشتێتی دیقەت بە باوکی چێ و چێ و کەسوکاری ئەمان نایەن لە مزگەوتەوە پشتە دەرەوە بەردهاڵێن و پەلاماری هین بن، کاتانەوێت چی منەظەمی ڕێکخراوی ئیسلامی سیاسی و بەشە لە فیگورەکانی ئەوانە، یعنی دیقەت بە کەسی مسلمان نیە ڕژنەیە گریا بوو ژنێک گەچێتە بەر کامێرەکان لە تۆ برینارمەکەی بێ تاقەتمەکەی حەز ناکەم ئیهانەتم پێ بکەی، گریانێکی زۆر سادقانە ئینسانی، بەڵام لەو بەرەوە کەسێک گەڵەسێ پەلاماری پۆلیسەیە بەردەیە بە زعافە نازام چیەکە و کاردانەوەکی زۆر تونگی لێکەوتەوە. ئەمە تاوایە لێ هاتەوە کە خەڵکی عادی بڵێن بابە ئێمە بڕۆ قورئانەکە سووتەنە مشکلەمان نییە لەگەڵ تا بڕۆ چێکی بیکە. بەستۆ دیقەت بە ئەوەی کە مێدیایە زۆر بێ ئەدەبە سووتانی قورئان بۆ کەسێک کە ئێوە ڕێی خۆی وەرگێ و ڕێی خۆی دەربڕێ و دەرنەبڕێ پێویست بۆ ناکە پیشانی عالەمی بێ تێگەی، یعنی تو هێزێکی کەسێکی فاشیستا تۆزایی لەو بەریشۆ فاسیستا تۆ ئەتوانی ئەم دوو فاشیستە بەیەکە گەێنی ئەمە چ ئازادی بەیانەکە، ئەمە چه ئازادێکی ڕۆژنامەگەریە. ڕۆژانە لەم سوچووکە لەبەری ئێمە ئازادی بەیان لە شتی زۆر بەسیط تا پێشێ لەکرێ، ئازادی حرمەت ئینسانەکە بشێ بۆ چاو ناچێتە سەری بۆ ئەبێ سووتانی قورئان کە پێت مهمە کەسێکە لە سەرتاسەری دنیاوە 100 کامێرێ بەرامبەر ڕاگری ئەگەر نازانی ئەم ماستەمویەکی تایە تێگەی مەسم چۆنە. بە بڕای من ڕووداوەکان زۆر هین چۆنەڵی ئەوەی کە هەیە ئینسانی تۆزە عاقڵانەی باتەوە بازەگانیەکە کە فاشیزمی هەردوو تەرەف هەردوو تەرەف کەڵکی لێوەرەگرێ. تۆ وەک ئینسانێکی عادی وەک دیفاعکەرێکی ئازادی چیەڵێیت بەڵێ بۆ سووتانی قورئان کە زۆر جار لێرە و لێرەی بیسی نازانم بەڕێی من بەعزێ لە خیتاب و سیاسەت و شعار هەیە لەم ڕۆماناوەکو زەمەنی پێشووتن، یعنی نەبۆ شەڕ سەرکە نەبۆ شەڕ لەم ڕۆیا زۆر تەبیعی نییە، زۆر ناتوانانی بە هەموو شەڕێ بڵێ نەبۆ شەڕ وەلو من لەگەڵ شەڕانیم، یعنی ئەوەی کە جاران ڕۆژگارێک زۆر دیاری بوو ئەمە بەرەکان ئێستا ئاوا دیاری نییە، ئێستا ئاوا دیاری نییە بڵێ هین بێ 1001 تەرەف ئەطرافەیەکە جێی داخە ئەو هێزانەی کە لەم هینەیە سەنگەربەندیان گرتووە هەر هەمووی حسابی فاشیستین. تۆ لە شەڕی فاشیستەکانە چیەکەی پێم ناڵێت؟ ئەمە منطقی هینەکەی بە بڕای من سوید خۆشی دووچاری حاڵەتێکی زۆر خراپ بوو. ئەگەر جاری پێشوو لەسەر ملەتێکی بەدبەختی کووردا کە مەجموعەیە لاجئینی هەیە و خەڵکانی ئەکتیڤیستی سیاسی هەیە بەتەمان لەسەر سفرەیەکی ئاڵتونی بدرێتەوە دەستی دەسەڵاتێکی تورکی هەتا سیاسەتێکی سووک و ڕیسواب و سوید کردی. ئەم جاران لەژێر فشارەکانی ئیسلامی سیاسیە خەریکە هینەکە خەریکەی تر لە بەشێک لە حقوقەکانی خۆی پاشگەزە بێتەوە. چۆنە
ینی وای لێ هاتووکەی تر قسەی لەسەرەوە نەماوە کاکە بۆ مەڵتیقی کە ئەکرێ سیاست بچێتە پێشەوە بچێتە پێشەوە سوید خۆی تووشی ساری حاڵتە چینەوە بە بڕای من لە هێنیژە ترسم ترسی ئەوەی کە کار و کردەوەی ئەوە هینیان هەیە کابراایە چۆن لەو پاش 30 ساڵ لە خۆشاردنەوەی ڕۆژدی داما و لە نیویۆرک لە سەر شانۆیەک دانیشتۆ بەشێ لە کتێبەکەی خوێن و چێڵەسێ 6 شەقۆی لێ یا چێڵێ لەم قچەقۆ کێشانیان نێخۆیان ناکەن بە شوێنەکە و کردەوەیکی تێرویسی قۆڕیش لە وڵاتەمەوانە محتەمەلە ئەمەوانە محتەمەل ئەزانین چۆنە بەکرد بەس باسەکە لە سیاقی خۆیان پێویست بەواکە هین بێت ئێستا کەسانێک کە جوان لەم قسانەی من بێ بڵێ من لەگە قورئان سووتانانی و ڕەنگە بڵێ ئەمە چۆن کۆمونیستێکەوە نییە ئەمە چۆن کۆمونیستێکە کە ئیدانی کاری لەم بابەتاکە بەڵام بە حەقەتەکەی ئەوەیە کە تۆ بێ ئەم دیاردەیە بخەیتە سیاقە مهینەکەی خۆیەوە سیاقە دیاریکراوەکەی خۆیەوە قورئان خەریک نییە لە جێگایەکە پسووتێنرێ کە قورئان سووتانن مەمنوع بێ یاخود مەسەلەن ئەم بیر و بۆچوونە بە زۆر بەسەر خەڵکا فەرز کرابێ پێرە لە شوێنێکە ئەژیت وانە بە ئەندازەیەکی زۆر خەڵک ئازادە لەوەی چ بیر و بۆچوونێک هەڵبژێرێت و چ دیانەتێک ممارەسە بکە یانێکە هیچ مافێک لە مافەکانی تۆ بۆ نەبەستراوەتەوە کە تۆ سەر بە دیانەتێکی دیاریکراوە بەڵام ئەوەی هەیە لێرەیە ئەوەیە کە لە کۆمەلگایکی وەکو سویدا کە بەڕاستی ناتوانێت ینی ئەم کۆمەلگای وەکو هەر کۆمەلگایشی سەرمایەداری تر هەمیشە پڕە لە تحقیرکردن بە ئینسان لەسەر بنەمای طبقاتی لەسەر بنەمایەوەی کە چ جێگا و شوێنێکە هەیە لە کۆمەلگایە چیت لە کۆمەلگایە ینی کارگەرێکی زەحمەکێشێک کەسانێکە دەستیان کورتە لە ناو ئەم کۆمەلگای هەمیشە ئیحساس بە تحقیر دەکەن هەمیشە ئیحساس بە پراوێز خستنەکەن ئەمانەی کە لە دەرەوەی وڵاتەوە دێنە سویدەوە خراپترین ئیشەکان کارەکەن لە ناو خراپترین کارەکانە کەمترین کرێ وەرەگرن بێکاری لە ناوێنە بەرزدا خوێندەواری و پێگەیشتن لە ڕووی خوێندەواری و شەهادەداری و ئەوانەوە زۆر کەمە هەمیشە بڵێن لە خوارەوەی ئەگەر مەسەلەن چەند قاتێک بێ سلسلەی یاخود ڕیزبەندی چینایەتی لە ناو کۆمەلگای سویدا ئەوان لە بەشی هەرە خوارەوەی ئەم ڕیزبەندیان ئەوەی کە کۆمەلگای سویدی تعویزی پێاتەوە یاخود بەڕاستی نیۆلیبرالیزم تعویزی پێاتەوە ئەوەیە کاڵێ ئێمە احترام لە ناسنامەی ئێواگری ینی کۆمەلگا و ئەم سیستەمە ناتوانێت احترامی بەشەرەکان لەسەر ئەساسی بەشەربوونیان بگرێ بەڵام لە بلی ئەوە احترامی ناسنامەیان نەگرێت ئەم جارە ئەوەی کە تعویزی ئەم دۆخەنا لەبارە ئەیاتەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە ئەوەیە کە ئەم خەڵکانە دینەکەیان احترامی گیراوە مزگەوتیان بۆ دروستکراوە مەجالیان دراوە ممارەسەی دینەکەی خۆیان بکەن بە شێوەی ئازادی یاخود مەلاکانیان بە محتەرەمی معاملەکرێ لە جەژنەکانە جەژنە پیرۆزیان لێکرێ ڕیز و زەرادی ئەڵێ ئەم جەژنی قوربانە ئەوە ئەمانەیە ئەو تعویزاتانەی کە پیانە درێ لە سیاقێکی لەم بابەتەیە کەسێک دێ قورئانەکەیان نەسووتێنێ یعنی تەواوی ئەو شتێک کە وەکو تعویز پێیان دراوە لە بەرامبەر تەوهینێک و یانەیەکە کە هەموو ڕۆژێک پیان نەکرێت ڕاستیستەکان دێن پەلاماری ئەو شتە ئەدەن کە وەکو تعویز پێیان دراوە یعنی ئەمە ئەبێن لە سیاقی خۆیان وەری بگرین و تێ بکەیت من بەم معنایە ئەو شتم باس کرد بۆیە وتیشم بەرامبەر بە ئەردۆغان بەڵام تۆ سەیری دینەکە ببینە مۆزوعەکە ببینە کاتێک کە مۆزوعەکە لە بەرامبەر خەڵکێکە لە گەڕەکێکی وەکو ئوسبی یاخود وەکو ئۆریبرۆ یاخود وەکو شوێنەکانی تر لە شوێنە پەراوێزکراوەکان لە شارەکانی ترا ئەو کێشە گەورەیە دروست ناکە بەڵام وەختێک دێتە بەرامبەر بە دەسەڵاتدارێک لە وڵاتێکی تر و ئەمانە ڕاستەخۆ بێ بە کێشەیەکی گەورە تەواوی میدیای سوی دەمجارە ڕیز وزەرا دێ لە ڕاستیستەکان تو ڕابێ لە هەتا لە حیزبی بڵێن دیموکراتە سویدەکان ناڕەحەت دەبنەوەوانە و کێشەیەکە کەوێتە تەنانەت ناو ئەمە باسەکە لەسەر ئەوەیە نییە یعنی لەو جێگە هەیە کام قورئان سووتانە خەڵکانێک دێن لەسەر جادە ئەگرین ئەڵێ ئێمە پێی برینارە بین بەمانە بەو ئەو ئیدانە ڕاست و خۆی نابینی بگرن میدیا بەشێکی بڵاوە کاتەوە میدیا زۆرتر و زیاتر ئاگرەکەی خۆشەکاوە ئێزدێ سوودی لێ ئەبینێ سویدە دیموکراتەکان لە ئینتیخاباتە سوودی لێ بین دەنیان زۆرە بێتوانە بەڵام کاتێک هەیەتە سەرەوەی کە ئەمە لە بەرامبەر دەوڵەتی تورکیا کراوە ئەو دەمن بێتە کێشەیەکی گەورەوە بێتە مۆزوعەیەک بۆ باسکردنەوەوانە ئەنی هەستەکەی لێرەشا دووڕوویەکی زۆر ئاشکرا دیارە دووڕوویەکی زۆر ڕۆشن ئەبینی لەم بابەتە لە مامەڵەکردن لەگەڵ بەشتێکی تریشی شەماڵ عادەتەن
سێرکە ئینسانەگەر لە وڵاتەیە وەکو هاوڵاتێکی عادی احترامی پێ بگیری وەکو هاوڵاتیەک هیچ مشکلێنێ بەڵام بەوەی کە ڕاسیزمێکەیە بەوەی نابەرابەریەک لە بەرامبەر ئینسانەکانە هەیە و ئەم کردەوانە هین زیاکە ئیسلامیزم زیاکە ڕاست کە ڕۆژگارە گوێنیاوە بە دین و ئاینە خۆی تەندەنس و ڕەوتی بەهێزبوونی مەزهەبی بوونیان زیاکە دایمسم چۆنا یعنی من ئاگادارم خەڵکانەکە بوون لە کوردستانە ئەسڵان ڕۆژێک خەیاڵیان بەلای کوردایەتیان نەچووە لە بەچکە دەوڵەمەنی کوردەوە بگرە بۆ خەڵکانی تر کە زۆر عادی لە کومەلگای ئێمە لەو خەڵکانە زۆرن کە هیچ کاتێک خەیاڵیەوە نەبووە کە بەلای ناسیۆنالیزمە بچێت بەس ئەوروپا و حەقارەت و دووڕووی و فاشیزمەکە لە وڵاتانەیە هەیە و پەرچەمی ئەو بەربەرامبە پەرچەمی و بەرێکا بە کورد هەنی ئەو بەحسێکە لە ئاسی سۆسیۆلۆژیا هەیە پێڵە ناسیۆنالیزمی دوورمەودا چێ ناسیۆنالیزمی دوورمەودا بە خەبەرهاتنەوەی ئەحساسێکی ناسیۆنالیستی جیلی دووهەمی ئەو کۆچبەرانەیە کە دایک و باوکیان لێرە بوون کە بەڕیان نەبوو جیلی دووهەمیان بێ بە کوردێکی سوور و دەماغ شۆراوی قەومی ئەوروپا دروستێکە جیلێکی گەورەمان هەیە لێرە کە ئەسڵەن ڕەبتی بە ئینتیمای دینی دایک و باوکیانەوە نییە بەڵام ئەم جۆرە لە گاڵتەکردن بە ئیهانە و بە دین و چیپچوانیان کە بە ئاینی تێگەی بەسم چۆنە یعنی هەر نەقدەکە لەوە نیە کە ئەمان نەق ئازادی هەبوو نەقد لە قورئانێ بگرێ بەڵکە ڕەوتی کۆنسەرڤەتیزمی ناوپەنابەران بەهێزەکە من خەڵکێکی زۆرە ناسم کە لە بە حکمی وەزعێکۆکە لە ئەوروپا هەیە ئەمڕۆ مەزهەبی ترەوە کەوی لە کوردستان بوو لە کوردستان خواردوێتەوە لێرە ئەمڕۆی دینیە ڕاست لە کوردستان فڕی بە کوردایەتەوە نەبوو لێرە پەرچەمە بەڕایەکی خەری کەمەلی تۆ پەڕێنێ هەرحاڵ بۆی مۆزوعەکە کۆکەینەوە بە بڕوای منیش پێم وایە ئازادی بەیان لەوێایە بەس جەدەلەکە لەوێ دەرچووە کە بڕۆ ئازادی بەیان بێ جەدەلەکە لەوە دەرچووە کەسێک هەموو کار و چالاکیەکەی ئەوە بێ لەم شارە بۆ ئەو شار لە بەرامبەر گەڕەکەژار نشینەکان ئەچی قورئان لە بەرامبەریان ئەسووتێن کردت چی دەوێت بتێ ئەتوێت سوکایەتیم پێ بکەی بڵێم چی سەرنجام پێم خۆشەوە باسکەم بەکرد ئەم باسا ئێرە تەواان لە گەڕێکی وزوی تۆزانانی من لەوێت چالاکەم لەوێت چالاکەم لە ناو کارگەرانیە لە ناو خەڵکیەوەیە کە چالاکیمان هەیە سەرنجام ینی بە بەردەوامی من لەگەڵ مشکلاتەکانی ئەم گەڕەکەیە دەست و پەنجەر نەرمەکەم ئەوەی کە کرا ئەوەی بوو جەمعێک لە چەپەکانی ناو چەپڕەوەکان و لایەنگرانی بەحزابی چەپ و گروپە چەپەکانی ناو هوسبی سەرنجام کارێکیان کرد کە ئەم کارەی پاڵۆدان نەچێتە پێشەوە لەوێ لە گۆڕنرا من نازان بیرە دێیان ناپاڵدان هەمیشە ئەگەڕات گەڕک بە گەڕام کارێکە ئاخر شوێکە کردی هوسبی بوو ئەم جاریان مەجموعەیەک ڕێکخراوەی دیاریکراو لە ناو گەڕەکی هوسبیە لەو ڕۆژەیە کە قورئان سووتانن بوو مسابقەیەکی تۆپی پێیان ئامادە کرد لە ناو گەڕەکەکەیە و گەنجانیان ئەو ڕۆژە مەشغوڵ کە جا طبعا ئەگەر ئەم شتە بخوێنیتەوە ئەم دیاردەیە بیخوێنیتەوە و ئەبعادەکانی لێک بێتەوە زۆر مانادارە باشە گەنجەکانیان مەشغوڵیەوە کرد کە ئەمڕۆ تۆپی پێەیە ئیتر کارێکیان کرد کە گەنجی تیانەمان لە ناو گەڕەکەکەیە گەنجی تیانە هەموو گەنجەکان لە شوێنی یاریکردن و شوێنی ئەو جێگا تەرفیهانە بوون کەوەکی تر زۆر ئاسان نییە لە بەردەستدا بن تێگەی بەڵام ئەم جاریان زۆرینیان کرد حەفلاتی خواردن دروستکردنیان کرد خواردنیان تۆزێ کرد بە بەلاش خەڵکیشان لەوێ کۆ کردەوە هەموو گەنجەکانیان بردە دەرەوەی گەڕەکی هوسبی لە بەرامبەر ئەوەیە ئەم جاریان نەبەردێکی تێگیرە جاری ئەخیر کە لە هوسبی و کارێکرد نەبەردێکی تێگیرە نە پەلامار درا نە شەڕ لەگەڵ پۆلیس کرا نە هیچ شتێک ئەسڵەن زۆر بە کۆنتترۆڵێکی زۆر ڕێک و پێک بەڵام چۆن بوو یعنی کە تۆی خوێنیتەوە ئەبینیت ئەو گەنجەی کە خەریکە بەردە فڕچیەکە لەسەر قورئان و ئەوانە هی نەداری و محتاجی و مەحرومیەتێتی هی ئەوەیە بواری نییە لە جێگەیەکی ترا خۆی بدۆزێتەوە دەگەی ئەم گەڕەکانە پڕن لەم ئینسانە بەدبەختانە کە تەنها شتێک کە بۆیان ماوەتەوە کە خۆیانی پێوە مەسەلەن شانازی پێوەکەن کە گوایە ناسنامەیەکیان هەیە شوناسێکیان ئەوانە ئەوەیە کە ئێمە سەر بینی ئەوەی کە تو باسیەکەی خەڵک لە کوردستانەوە دێ بەو ئەندازەی ئێرە کورد نییە کوردستان کورد نیەوەی کە لێرە ئەبێ بە کورد بەو ئەندازەی کوردستان موسڵمان نیەوەی لێرە ئەبێ بە موسڵمان دەلیلی لە فەراغێکی گەورەی نەفسی و ڕۆحیەکە و خەڵکانە لێرە تایەژی یعنی تۆ دیتە مجتەمەعێکەوە پەراوێز خراوی هیچ بەهایەکت نییە وە خودی ئەوەی کە تۆ بێکاری لە کۆمەلگایەکە کە هەمووی کارەکە
کۆمەلگا بە تۆڵێ ئەڵێ تو ئەسڵەن هەر وجودت نییە لەم کۆمەلگایە بوون و لەبوونت وەکو یەک وایە کۆمەلگا بەبێ تۆش ئەژی و ئەڕوا ئەوانە تو هیچ نیت لەم هینە هەموو ڕۆژێک تۆ ئەما بینیتەوە لە بەرامبەرەوەی ئەوەی کە تعویز هاتەوەی من ناسنامەیەکم هەیە سەر بە ناسنامەیەکی دیاری کراوە بەشو ناو گروپێکی دیاری کراوە بەمە خۆت تعویزی نەفسی خۆت ئەیتەوە جا ئەمەی ئەو حاڵەتێک کە ئێمە لێرە لە هینات شتێکی سێرە بۆ بجەرمەوە دۆ شتێکی زۆر جوانەوەت کە خەڵکێک مەحرومیەتی خۆی وای لێ کردووە کە بەسیترین شتی تێبخەیتەنەوە تەقێتەوە ئەوەی کە لە هیسپیا بەشێک لە کەسانێکە لە کاری وەرزشی و کۆمەکردنی گەنجانەکارەکەن ئەمەیان کرد ئێوە هەمیشە ئامادەن بۆ تەقانەوە کەسێ خۆران لە بەرتانە سوونێتەوە ئەم هەموو بزە و تاقەی کە هەتاناتی تەقینەوەی بڕۆ لەوێ لە چالاکێکی گەنجانەی مسابقاتە سەرفیکە مەچۆبیە دنیا تێگەی بەڕێ ئێمە سەری کۆمەلگای کوردستانکەی وایە کۆمەلگای کوردستانیش لە زەمەنی بەعسا تۆ خۆ پێ دوایە پێشمەرگایەتی بوون هەر کوردایەتی وانە بوو کاکە گەنج بۆ خەڵکە زەختێکیان لێ کردی چەکە هەڵەکەتە ڕۆشتی تێگەی ئاگە کوردستان هەلومەرجێکی عادی هەبووایە و خەڵک فشاری لەسەر نەبووایە و پێشمەرگایەتی دروستە بوو بەو شێوازێکە هەبوو نا بە بڕای من ئەو میلەتانی لەژێ فشارێکی زۆران من ئێستا بەو قەناعەتە گەشتوم من بەو قەناعەتە گەشتوم شخصی کە هێشتا زۆر ڕۆشن نیم لەسەری لەباری سایکۆلۆژی و ئەوانە بیخوێنیتەوە بەهێزبوونی کولتوری شەرەف لە ناو کووردا لەوایە کە کورد وەک نەتەوە هەموو شتێکی لێسەنراوەتەوە تێگەی خاچی لێسەنراوەتەوە ئازادی لێسەنراوەتەوە بەس شنو مناڵەکانی بەدەورە ماوە بنەماڵەکە خێزانەکەی بەسەرماوە تۆ ئەوەشی لێسەنی تۆ چیەکە ئەمرێ لە منطقەیەوە کاردانەوەکی نەفسی گەورە بەرامبەر شەرەفەیە تێگەی ینی ئەو گروپانی کە لە ژێر فشاری گەورەیان ینی جەبری گەورەیان لەسەرە لەبەرەوە نیە هەر ئەبووی لێسەنی تۆ کابرای حرمەتی لێسەرراوەتە بێکارە ڕۆژانە ڕاشیزم پەلاماریە هێزێکی فاشیستی چێت لە بەرامبەریە ئێهانەی پێ بکە ئێخێرە ئەتەقێتەوە ئێمە نیامەوە تەقینەوەیە ئەو تەقینەوە بەرامبەر ئەم ئەحمەقە بێکە لەسەر گەمژەیی هێزێکی تری فاشیستی ئیشەکە من ئەمەوێ ئەگەر تەقینەوەیەکەیە ئەم خەڵکە مەحرومە بێبەشە لە ژیان سوکایەتی پێکراوە ئەگەر ڕاپەڕێ با بۆ شتێکی خۆی ڕاپەڕێ ڕاوەستانەوە بەرامبەر خۆرام سووتێنە نەسووتێنی خەباتی من نییە یەگەی چۆنە خەباتی ئێمە نییە بەوەی کە ئەکرێ لە شوێنی شتەوە خەڵک دیفاعی لێ بکە دقیقا نەزانیت چ نەک خەباتی ئێمەنی ئاسان من پێم هەمیشە ئەبێ چاومان لەوە بێ لە باسکردن لەوەی کە تۆ ڕەخنەت لە دین هەیە ڕەخنەت لە خورافات هەیە گوایەتەوێت خەڵک لە خورافات ڕزگاری بێ ئەمانە بەڵام هیچ کاتێک نابێ ڕیزەکانی خۆت لەگەڵ ریزی ڕاستیستەکانە لێ تێکچێت نابێ ئەو فاریقەی ئەو خەتەی کە تۆ لە ڕاستیستەکان جیاکاتەوە کاڵ بێتەوە و کەسێک نەیە تۆ جانەکاتەوە لە ڕاستیستەکان بەداخەوە بەشێکی زۆری ئەوانە کە ئەم نیۆ سکولارانەی کە لە کوردستانە دەرکەوتون و نیۆ ئاتیستانی کە لە کوردستانە دەرەکەون زۆر جار فاسیلە و جیاوازی نبینی لە نێوانی ئەوان و کەسانێکە کە دوژمنایەتی موسڵمانانەکەن بە خاتری دینەکەیان یعنی ئەم فاریقە زۆر کاڵ بۆ تۆ لە بینیانە کۆمنتی هاتووە بەکرد سەیری بکەین نووسیوێتی ئەڵێ پێتان وان نییە چوونە ژێرباری ئەوەی کە قورئان سووتاندن خەتی سوورە لە جیاتی بێت ئەبێت هەوڵ بدرێت خەتە سوورەکان وەک نەوەێتەوە بەڵکو هەوڵی کاڵبوونەوە بدرێت بۆ ئەوەی ئەوروپاژۆکو خۆرهەڵاتی ناوەڕاست نەتەنبێت بە خەتە سوورەکان و ژیانی کۆمەلگاتێکدا مەبەست ئێوەیە کە تۆ بڵێت من ئێمە نەمان و تۆ خەتی سوورە من لایەزاریش پێم وایە کە ئەوە مافێکە حەقێکە بێ بدرێ بە خەڵک خۆ ناکرێت لەسەر لە بە خاتریەوەی کە کتێبێکی سووتان و چی لە ناوی بەری وەکو بەشەروانە لایەزار هەر ئینسان مقدەسترە لە هەموو شتێکی ترکە با جەماوەریشی زۆرتریش تەقدیسیکە مقدەساتی زۆر خۆشە زانی ئێستا زۆر پێشەوەی بۆ زوعەکە گۆڕیما من جوای من پرسیارەکە زۆر منطقیە زۆر جوانە تەنها من خۆم ئەمیز ئەم پرسیارە بکەم ئایا ئەم تەسەوری من و تۆ کاڵین ئەمە سیاسەتێکی خراپە ئایا بەڵگەی ئەوەیە کە من و تۆژە ترسین تێگەی مەسمچۆنە مەسمەیەکە ئیسلامی سیاسی ئەوگە بەهێزە ئەمەگە تۆنگە لە هەموو دنیاە شمشەر بەدەستێکی داناومە لێ پەڕێنێ ئایا زادەی ترسا تێگەی سوی ڕۆحی چووە بەس بەڕێی من نا
خەتی سوور نییە یەک زەڕە قسەم لەسەر سووتانی قورئانانێ بەڵام لە چ سیاقەکەی سووتێنی من و تۆیە کە ڕەختەمان لە دین هەیە پەیوەست بین بە هینی سووتانی قورئانەوە سووتانی قورئانەوە کوی کە هێزە فاشیستەکان و ڕایستەکانی ئەم ڕۆیکەن و دەرەنجامەکانی ئەم سووتانانە چین ئایا یەک زەڕا یەک هەنگاو بزوتنەوەی ئینسانی دۆستی سوسیالیستیە باتە پێشەوە تێگەی لەم مەنتیقەواڵم کە پرسیارەکەیەکرم زۆر جوانە ئایا ئێمە خەتە سوورەکان تۆڵ ناکەین و نا بسووتێنرێ ئەتوانێت لە کوایەکەی بیکە بەڵام بزانە لە کوایەکەی تێگەی ئەزانین باسەکە لەسەر ئەوەیە مەسەلەکە ئەوە نییە من لە ڕووی قانونیەوە ماوەڵی شتەکە بکەین لە ڕووی قانونی و لە ڕووی یاساییەوە کە تۆ باسەکەی لێ بە خەتی سوورە خەتی سوورانی چی ئەنێ بێ یاسایەکە بێ منعی کات و قەدەغێکاوەنیە طبعاً بەشی زۆری ڕاسیستەکانی ئەوروپا بەشێک بۆ ئەمە هەوڵێن کە ئەم شتە ببێتە مەبدە دووبارە ئەمانەی ئەم ڕاستیستانی ئەوروپا ئەساسەن نەوەی کۆنسێرڤاتیڤە بڵێن کە لە ڕقەکانی ئەوروپا ئەم ڕاستیستانەوە سەنسبارە دیموکراتەنەوە ئەمانە بۆ خوان چین کۆنسێرڤاتیڤن ینی محافزەکانن کۆنەپەرستن ڕەجعین پەیوەستبوون بە ڕابردووە و هێشتنەوەی جوانەکانی ڕابردوو لە نەزەری خوانە هی ئەمنەتەوەیە ماهیەت و ناسنامەیان پێگەێنێ ینی باسکردنەوەی ئەگەر دەوڵەتی سوید بۆ نمونە بڕیار بدا بڵێ قورئان نابێ بسووتێ ئەو دەم ئەنواع و ئەشکال مقەدەساتی تر هەیە وانە مقەدەساتی تر هەیە بۆ نمونە مەسەلەن زانی ئێمە لە هینە لە ملیارێ خەڵک لە دنیاە ماڵ ناپەرستێ ئەوانی گۆشتە خۆن هەموو ڕۆژێ گۆشتە خۆم گۆشخۆر نیم بەڵامانی گۆشتە خۆن باشە هەموو ڕۆژێ خوایەکەی ئەو ملیارە بەشەرا خۆن ئەمە ژێرپێنانی مقەدەساتی ئەوان نییە کە تۆچی سەریانە بڕی ئەم حیوانانە ئینەگەر باز بێتە سەرەوەی کە خەتی سوور بۆ یەکتر دابرینەمە مقەدەسەوەمە نازان چێوانە ئەساسن تۆ ناتوانێت بجوڵیتەوە ئازادیەکان وە بەشیشی زۆری ڕاسیستەکان خەریکن لە ڕێگای ئەم کارانەوە تەحەدای ئەو پێوانە پێشکەوتن خوازی و مۆدێر ناکەن کە لە ئەوروپا هەیە هەر بەم دەلیلێ باسەکە لە خەتی سوور نیە ئەسڵەن وەک گوتم لە بیدایەتەوە مە مافێکە ئەبێ پارێزراو بێ مەر کەسێکی خۆشە و کارە بکە بیکە بەڵام ئایا من وەکو کەسێکی چەپ و ئازادی خواز لە کەنارەمە وەستمیانە پرسیارەکە ئەمێ یەک شتی زۆر بەسیتی بۆ بجۆرمەوە من ئەم تێڕوانینە بۆ ئازادی بەیان ئالێرەوە بۆم زۆر بەهێزتر بوو ڕسمێکی کۆنی ساڵی هەفتاکانی سوید هەیە لە خۆپیشاندانێکی یەکێ لە شارەکانی ناوەڕاستی سویدایە ئەو کاتە پیان سکین هێت سکین هێت کە چەڵەکان بوون ینی هەر زۆر خەتەر بوو زۆر پیس بوون ڕاسیستن نازیستێکی تونگن مزاهرەیەکە ژنێک نازیستەکە ئەڕوا ژنێ لە پشتوە پاچێکی ئاوە دانا و جانتایکی پێ بیا بە پشتیا بە ملی نازیستەکەی لە پشتەوە ڕسمەکە یەکێکە لە ڕسمە جوانەکانی خەباتی ئەنتیناسیزم لێرە زۆر سوید بە هین سەیریەکان کە ژنێکی قارەمانەوە تانێ ناسیستێک بە لە پێشی ئەڕامەیە بە جانتا لێبە ئەو نەژە ترسێ قاچێکی لێرە دانا و قاچێکی لێ کە دیمەنەکە هێندەی ڕسمی تۆقینی ژنەکەی هێندە ڕسمی ئازایەتەکەی نیە کە خەریکە جانتایە بەسەری کابرای نازیستە پیشانی کابرایەکی پرۆفیسۆری ئەمریکیان نابوو توان ئەمە خەباتی نازیزمە لە سوید دەزانێت وتی من پێکەنینی بە خەباتی چشتی چی تی ئەو کەچەڵی پێشیشەوە بە هەمان حەقی هەیە قسە بکە ینی تۆ پاڵۆدان وەکو نازیستێک حەقی هەیە قورام سووتێنێ وەنیە ینی قانونی ئەساسی ئەم دەوڵەتە ئەو حەقی یاوە تێگەی بەڵام مەجموعەی حدودی حق حقوقی شەیە گوڵەکەم مەجموعەی حەقی تۆ لێرە دەتەواوە بێ حەقیشتر دەست پێیەکە ئەم حەقە چەنە حەقی ترەخوا نەچینە کاریباری تەفاسیلی قانونی ئەمانەوە بەس هیچمان نەمنە تۆ لەسەر ئەوە نین کە ئازادی بەیان پێشێل کرێت و حەبت و خەت و تێدانێن کە هین نەبێت ئێمە قسەمان لەسەر ئەوەیە ئەمە دوو بەرابەرچەی فاشیستەکانە لەم بەرابەرچەی فاشیستەکانە بەڕێی من لە ئەوڵەوتم قسە پرسیار لەسەر ئازادی بەیان نەماوەتەوە ئەندەی لەوەی دوو هێزی فاشیستی بەرامبەرێک وەستاون کە لە ئاسی نەونەتەوایەتیە جان ڕۆح بە یەکتری ئێنەوە ئاو بە یەکتری ئێن خوێن بە یەکتری ئێن و لەو بێنەشا خەڵکی دانیشتووە کە کەرەسی سووتانی ئەم هینەیە یەکتر قەڵەوە کە فاشستەکان ئەمەش وەسیلێکە لە وەسیلەکان ینی ئەمە کە ینی واڵێن کە تۆ باسێکت کرد وتر ڕاستەکانی ئێرە تێکەوتون لە مۆزوعە بە بڕۆی من زۆر ناوێتە سەوریەوە بکەین کە بە
ئەحمەقانە ئەم کاریان کردوێ. من بۆ خۆم شخصی پێم وایە کە پارێکی زیرەکانەیە. بەرحاڵ مشکلاتێکی گەورە لەناو سویدا دروست بووە، مشکلاتێکی اقتصادی گەورە هەیە، ڕاستیستەکان بەشێکن لە حکوومەت، ئەم حکوومەتە مەسئولیەتی ئەم گرانی ئێستا، ئەم بێکاری کە داهات و دێت، ئەم تەباتۆ اقتصادی، ئەم خاڵبوونەوە اقتصادی کە لە سویدا ساڵی داهاتووە بەڕێوەیە بێت، ئەمەی کە پێڵێن کە بڵێن بەرەو خواری یان خود ڕکودێکی اقتصادی کە بەرەو پێشە یەتە پێشەوە و ئەم ڕاستیستانە کە هاتن بوون بەشێک لە دەوڵەتوانان وا وەشکال بەڵێنیانە هیچیان بۆ جێبەجێ ناکرێت، هیچیان بۆ ناکرێت. قەزەیەک دروستکردنی قەزەیەکی لەم بابەتە، دروستکردنی مەسەلەیە کە مەسەلەی گوایە میلەت و نەتەوەی سویدە و لە بەردەمی هەڕەشیان و ئەمنی قەومیمان لە خەتەرایە ئەمانە بە جۆرێک لە جۆرەکان سەرنجام کۆمەک بە لە نهایەتا کۆمەک بەم پرۆژەیە ئەکا ئەگەر چی لە سەرەتا شۆ پێ دوابێکە خەڵکانێک دێن سوارە دیموکراتە ناخەنە ژێر پرسیارەوە. بەڵام ئەم بەرامبەرچیە لە درێژەی خۆیە ئەوەی کە تۆ مەسەن تەوەقوعەکەی ممکنە تیرۆریزم بوو با ممکنە مەسەرەن هەنگاوی تر لە بەرامبەر سویدا هەڵبژیرێ، مەسەرەن محاسەرەی بەزایعەکانی بکرێەوە، زەربەی اقتصادی لێ بدرێوەمانە. ئەم نوع بەرامبەرچیە، ئەم نوع تووڕەبوونە لە بەرامبەر دەرەوەی خۆیان سوید هەنگاو بە هەنگاو پاڵی پێوەنێ بەرەو باوەشی ڕاستیستەکان. بە بڕۆی من ئەم کێشەیە لە هەر جێگەیەکە جێدەستی ئەوەی تیاابێت کە توانی ئەم کێشەیە خاوکەیتەوە یاخود قەزایە ئەساسیەکانی ناو مشتەما بێنیتە پێشەوە بۆ ئەم کێشەی خاوێتەوە، ئەمە بە قازانجوو لە بەرشۆم دەقیقەن. بەرحاڵ ئەم باسەمان پێویست بوو بیکەین لەبەرەوەی کە مۆزۆیەکی گەرم و گوڕ بوو لە سویدا، ئەگەر چی هەفتێکی بەسەرا تێپەڕیەوە ئێستا پاڵۆدان دیارە بڕیاری داوە لەمە دواڵێ هەموو جومعەیەک دەوامم هەیە لە بەردەمی سەفارەتی تورکیا لە قورعانێ بسووتێنێ زانیت ئەمە تاکەی و تا چۆن بەردەوامە بێ. بەڵام بەرحاڵ مەسەلەیەکی جدی بوو و باش بۆم قسە و باسانەی لەسەر بکەین و باری سەرنجی خۆمانی لەبارەوە بڵین. من شتێکی ئەو تۆم نەماوە گەرچی باسەکە زۆر هەڵەگرێ، بەڵام ئیترە بێ التیزام بکەین بە سەعاتی بەرنامەکەەوە. ئەکرەم عەبدوڵڵا کۆمەتێکی تری دووسیەوە بابی خەمە سەر شاشەکە تۆش بیخوێنیتەوە. پێم وانێ تەنایەوەکەەوە بێت کامانە ئیهمال کراون ڕەنگەوە هۆیەک بێ، بەڵام مسلمانە بە تایبەتی ئەوانەی کە بە دیراسە مسلمانن نەک بە ویراسە بەهۆی جیاوازی گەورەی کۆمەڵایەتی سیاسی اجتیماعی کۆمەلگای ئەوروپی خۆرهەڵات واتە مسلماننشینەکان ڕقێکی گەوریان لە کۆمەلگای ئەوروپیەکان کە سکولار و مەدەنی لە لای مسلمانەکان دروست بووە. هەست بە کەمبوو لە لای مسلمان لە ڕووی فەرهەنگی و پێشکەوتنەوە هەر بۆیە کاتێک کەسێک کتێبێک دەسووتێنێت مسلمانەکان هەوڵ ئەدەن لە کۆمەلگا بسووتێن. بە بڕای من ئەو تعبیرە مسلمانەکان نازانم، یعنی ئەگەر خەڵک خۆی بە مسلمان بزانێ من پێم باش نییە ئەو ناوەی لێ بنێم، ینی شتێک بەڕێی من فەرق لە بینی مسلمان و ئیسلامیستا بکەیت. نازم بە کوردی مسلمان بوون شوناسە بە باوکی من ئەوەی هەیە سەری نێژی نەچوو قاچی بمێرو لە شانە ناوە پێشیوانە بووە گاورەکانی گەڕێکی گاورانە بێ پسووتێن بێن یا بە جۆرێشتر مامەڵیان کەی بەڵامی ترکە کەسیشترە بێ بە سەلەفی بێ بە کەسێکی زۆر جیهادی ئیتر داعیشی لەبەر هەمێ ئەیتر شتی تری لەبەر هەمێ. بە بڕای من ئەوەی کە لە ئەوروپایە لە بەرامبەر دەوڵەتە غەربیەکانە و ئەمانەیە زۆر دەم گەرمە مسلمانێکی عادی نییە، ئەوەی ئەکتیڤیستێکی سیاسین کە ئیتر زۆر عادیش تەسیریان هەیە لە بزگەوتەکانە، تەسیریان هەیە لەو شوێنانەی کە خەڵکی مسلمانە چێ نوێژی خۆیەکە. بەڵامی تر ئەو فەرقە بکەین، ینی لە بینی سێرکە لە بینی کەسێکی جوولەکەی عادیە کە بڕێ بە ئاینی جوو هەیە لە بینی کەسێکە کە زایۆنیستە. تێگەی من سواس دەکەم شەماڵ بە بڕای من بەحسەکە لەو زیاتر هەبوو لەسەرەمە بێڵێم بەکرد بەردەوەی تەواو بێ. من ئەزانی چۆنە وەکو کەسێکی کۆمونیزم وەکو کەسێکی سۆشیالیزم پێم وایە بەشەرەکان بە دینەکانێنەوە تعریف ناکرێت، ینی ناتوانانی بە کەسێک بڵی مسلمان تۆ ئەمە کۆمەڵی مسلمانن. بە بڕای من باسەکە لەسەرەوەیە کە کۆمەلگات تەقسیم بۆ بە تەبقات و چینەکان، قسە لەسەر کام چینەکەی، قسە لەسەر چ ئینسانێکەکەی، دۆخی ژیانی چییە، ئینسانە بێ ئەوانە ببینێت ئەوانە نەک لەسەر بنەمای ئەوەی کە مسلمانن یا مسلمان نین هەست بە کەمیەکەن یا هەست بە کەمی ناکەن. ئەو شتی تۆش زۆر دروستە، فەرقێکی گەورە هەیە لە بینی مسلمان و ئیسلامیستا، لە بینی
مسلمان یاخود کەسێکە کە بە ئایدۆلۆژیای ئیسلامی کارەکە. دەستە خۆش بێ من باس دەکەم کە بەشداربووی لەگەڵ ما بۆم باسە بە ئومێدەوەی کە ئەوا بکرێ جاروبار پێکەوە بەرنامەی لەم بابەتە دەردەشە بە عەرەبی هەربژی پاشەماڵجان هەربژی ڕۆژێکی خۆش لەوانەیەکی خۆش هەربژی. بەڵێ ئازیزان و خۆشەویستان بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم هەفتەیەشمان تا بەرنامەیەکی تر و تا هەفتەیەکی تر بەوەی ئازیز شادەبینەوە بە شادی و کامەرانی تەنسپێری هەربژی.